ئەمینداریە گشتیە ئەنەکەسێ جڤیا و تێکەزی لەسەر بەردەوامیە دانوستاندنên digel partiyên Yekîtiya Niştimanî kir. ئەمینداریە گشتیە ئەنجمەنە نیشتیمانیە کورد ئەنەکەسێ li bajarê Qamişlo Civya û çend tewerên girêdayî karên encûmenê û Yekrêziya Aliyên Kurdî gotûbêj kir dê civînê de têkezî li ser berdewamiya danûstandan digel Partiya Yekîtiya Niştimanî hatiye kirin. Endamê desta serokatiya Enekesê Feysal Yusuf ji Kurdistan 24 ragihand wan qunaxa yekem ya danûstandinan bi dawî aniye û niha endametiya yan jî amadekariyan ji bo qunaxa duwem dikin û ew hewl didin rêkeftinek temam li ser bingeha rêkeftina dihokê encam bidin. یەکەم ما نەرینێک سیاسی هەڵبەشێ کرد نەهاژی ئەم ئامادەکردنیش دەمات دووارە بکەن بنگەها وێ ڕێکەفتنا دهۆکەیە ڕێکەفتنا دهۆکێ سێ خالی سەرەکی تێدانا ئەوا گۆ تێداهاتیە ڕێکەفتنا دهۆکێ لێڤەگەرا سیاسی مەسەلێ رێڤەبری مەسەلێ لەشکەری ئەف 2014 بوو ئیرۆ ئەم 2020 دەنا هەنگی لێڤەگەرا سیاسی کار ببێژ بۆ گۆ ئەف رێڤەبریە هەی ببنەیەک و تالی دەژی مەسەلەی لەشکەری بکارۆن ئەم دێنە ئیرۆ رێڤەبری خلاص بوونە ناوەندەک ژێرە دوێ ئەم دبینن دەستایەک قیادی رێڤەبر خۆدی سەلاحیات بێ سەر هەر تشتی بقاسی وێژی ئەم دبینن ئەف تشتێ هەنە دوێ رێڤەبریە تمامیدا ئەم لێڤەگەرەکێ چێکن عەقداوی اجتیماعی قەوانینێ وێ تمام ئەوە گۆل گۆڕێکردنامەی گو ئەم بکن بنگاوێر نەرینا سیاسی هەفبەش بێ هەر ئەواییدا و ناوڕێژی مەسلەی پاراستنی نە ئالیەک تەنێ بێ ئەمبەر پێدن ڕێکەفتنێک نەها دیکۆمنتێک بۆ ئەم حازرتکن ژێرەش بۆ دەمادەدووە ڕێکەفتنێک کوردی سووری بێ گۆر نەرینا سیاسی کوردی ڕێزگرتنێک شکارێ کوردی سووریرە حقوقی ملەتی کوردرە و پشتگرتنێکی ژێرە بێگرتن ڕۆژێتی حتانها ئەم حازریە ژێرەتکن ئەو ڕەش بەلەکە ڕێکەفتنا دهۆکێ 2014 چاوە ئەف تشتێک گۆ چێبوونە پێشهاتێ چێبوونە 2020 حتانها ئەم چاو دەگرن رێڤەبریە گۆ هەنە چاوە ئەم ئەسلاحی تێدە بکەن چاوە ئەم تەطویر بکەن عەقداوێ تمامی ئەم گۆر وێنە ڕێکەفتنە کوردی سووری ببێ بنگەهەک یەک هەلوەستا کوردی ناو عملیا سیاسی تمامیدا گۆر نەرینا سیاسی کوردی هەفبەش ئەم تەوەقعاتکن نەها پشتی حازریە ڤا دیکومنتا دەمە گەلک نێژی ینی تۆرێ گاوێ ئەڤە حازرکردنا دیکومنتا سەر ڕەحنکایە گۆ بەری دەمەکێژی دیسەمە ئەمریکی دیتن جیهەتەی گۆ خۆدبینێ کاک جەنەرال مەزلوم گۆ ئەم چاوە حازریە بکەن دەمە گەلک نێزیک دەسەر ڕۆژە ئەمێ دەست پێ بکەن یا دەما